ئەوە زۆر زۆرەکە تۆ باسیەکەی. چۆنی؟ باسە ناوە چییە؟ ناو نووسێ نسیانی چی؟ نووسێ یانی نووسێ یانی نسێ؟ بەڵێ تۆ ناو چییە؟ ئاگا ئاگا چیەکە ئەمڕۆ؟ وڵا ئەوە چی ئەڕۆ بەدەستەوە؟ نقڵ نقوڵ کۆکەیتەوە؟ بەڵێ بۆچی نقوڵ کۆکەیتەوە؟ بەراتەکەی بەراتەکەی؟ بەڵێ باشە بەرات یعنی چی؟ بۆچی بەراتەکەی؟ ئەزانی چییە؟ بۆی بتوانانی سێک نقڵ بخۆی نقڵی خۆش کۆکەیتەوە. باشە وەرە پێشەوە وەرە پێم بڵێ چەندێ نقڵت کۆ کردوتەوە؟ زۆر ئەخ چەندێکەکە؟ ئەوە زۆر زۆرەکە تۆ باسیەکەی. ئادی پیشانە بەکوان نقڵەکانە؟ بەس ئەوەیە؟ ئیدانا توان تاکەم چایەتی ئەوە پڕە کردووە؟ ئەوە چەند ماڵ گەڕاوی نسێ؟ ناوەیانە چەند ماڵ گەڕای پێم بڵێ؟ زۆر زۆر؟ کێت لەگەڵا؟ دایکم دایکت؟ ئەی ئاگا تۆ چەند ماڵ گەڕای؟ وڵا زۆر گەرم ئەخ چەندێکە بێت تەقریبەن؟ ئەتر ئەمونە ئەو نا ئادی چەند کۆ ئەو نەو کۆ کردوێتەوە؟ بەڵێ ئەوەی تۆ بۆ کەمترە لەوەی نسێ؟ وڵا ئەوەی من کەم بۆ؟ گەڕم کەم گەڕایت؟ ئێوە چی یەکن لەگەڵ نسەیە؟ وڵا هیچ نین هیچ نین؟ هاوڕێش نین؟ دایکتان هاوڕێیە؟ دەست خۆش بێ سپاس بۆ تۆ. سپاس بۆ تۆش ئەو بە قوربان نسێ گیان بای بایە ماڕۆی بای نقڵی باش کۆکەرەوە بەس هەمووی نەخۆی. باس حەزت لە- یەک دانا خۆ یەک دانە ئافەری.